لا تصوري یەکەمی بەرنامەکەماندا وەک سەرەتا ئاماژەمان پێکرد باز لە گرنگترین ئەو خواردنەوانە یاخود ئەو خۆراکانت دەکەین کە سوودێکی زۆر باشیان هەیە لە مۆرزی گەرمادا بزانین باشترین خۆراکێک چیەکە لە مۆرزەدا گرنگی پێبدین و لە نێو ماڵەکانماندا بوونی هەبێت گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک جەلال سەید کەریم سپۆڕی بایۆلۆژی. کاک جەلال خوا بەخێر بێت. سپاستانەکە سلااو لێوەش لە بینەرانیش سلااو لێوەش. هەر بەڕاست ئەگەر پرسیارەکە ئاوا دەست پێ بکەین خواردن پەیوەندی هەیە بە وەرز و کەش و ئاو و هەوا و چوزانم پلەی گەرمی لە شی مرۆڤ و خواردنێک فێنکمان کاتەوە خواردنێک تاقەمان پێ بەخشێ و گەرمانکە بە شێوازێکی گشتی خواردن پەیوەندی هەیە بەم بابەتانەوە. بەڵێ سەرەتا بەنای خوای گەورە تەورەکەتان لە کاتی خۆیەتی کە ئێستا گرمایەکی تا ڕادەیەک مام ناوەندیان زۆر هەیە لە هەرێمی کوردستان بەڵێ لە مێژووی مرۆڤایەتیدا حەکیمان و زانایانی کۆنی پزیشکی گرنگیان بەوە داوە کە چۆن لە ڕێی خواردنەوە پلەی گەرمی لەشی مرۆڤ هاوسەنگکەنەوە. سێ مەدرسەی سەرەکیمان هەیە لەم بوارەیە. مەدرسەی چینیەکان کە تیۆری یەن و یانگیان هەیە. یەن و یانگ واتە چۆن دەڵی ڕەش و سپی شەو ڕۆژ نێر و مێ ژیانی دنیا و ژیانێکی دوا ڕۆژ ئەوکو لە ئەمان بینی پاشەکانیان کە ئەمردن ئەنوت بە ئەم شتە لەگەڵا بۆ ژیانەکەی داهاتویان بێت. چینیەکان ئەمە لە پزیشکیانە زۆر بەرجەستە بوو کە پێویستە مرۆڤ ئەو وەرزەی کەتیایەتی ئەگەر وەرزەکە سارد بوو بە خواردنە گەرمەکان هاوسەنگی بکات ئەگەر وەرزەکە گەرم بوو بە خواردنە ساردەکان هاوسەنگی بکات. لە زۆربەی با بڵێن پزیشکی میلی چینیە ئەم تیۆریە زاڵە و دەستنووسی هەزاران ساڵی پێش ئەستا هەیە کە حەکیمانی چین لەسەر ئەوە کاریان کردووە. دوای مەدرسەی چینی مەدرسەی یۆنانیەکانمان هەیە کە ئەریستۆ و گالین و کۆمەڵە زانای یۆنانیمان هەیە کە با بڵێن پزیشکی هیپۆکرات بۆ منە کە پێوترێت باوکی پزیشکی پێڵە بۆقرات ئەمانش دیسان نەزەریەکی تریان دانا نەزەریە یاخۆ تیۆری چوار میزاجەکان یان چوار توخمەکە ئەلەن با بڵێن ژیان یان با بڵێن زەوی لە چوار توخم پێکاتووە هەوا و خاک و ئاگر و ئاو و بەپی ئەمەش مرۆڤەکان ئەبنە چوار میزاج واتە مزاجی بەڵغەمی و سەفراوی و دەمەوی و ئەوەش مەدرسەیەکی سەربەخۆیە و لەگەڵیش ئەنا ئەڵێن خواردنەکانیش میزاجیان هەیە واتە مەسەن بۆ منە تۆ هەندێک خواردن هەیە میزاجی ساردا ناکرێت تۆ لە چلەی زستانە بەیانەکەی ماست بخۆی نابێ بۆ نمونە لە هاوینە تۆ بەیانەکەی بیت شۆربایەکی گەرم بخۆیت ئەمە پێچەوانەی میزاجەکەی تۆی پێویستە لە وەرزە گەرمەکانە مرۆڤ با بڵێن پەنابەرێ بۆ هەندێک خواردنی سارد وەکو بۆ نمونە ماست خەیار میوەکان بەگشتی سەوزەکان بەگشتی شووتی بە تایبەتی. کابێ پرسیارەکە وەیە کاک جەلال کە ئەڵێن سارد و گەرم مەبەستەوە نییە بە با بڵێن بە تەباخێک بە ئالەتێکی گەرم خۆی میزاجی خودی خواردنەکە میزاجێکی هەیە میزاجەکەی ساردە بۆ منە ئێستا تۆ بۆ منە زەنجەفیل بێنە بە وشکۆکراوی یان دارچینی بێنە ئەم هەر بە ساردیش بیخۆ مزاجی گەرمە طبيعتي مزاج عين طبيعات عين طبع بيوتر علم الطبائع والأمزجة وتطبعي خواردنك خوي حرارتي تيايا وقرمة خيار يعني أقر بيشي كل نهر طبيعتي ساردة دارچيني وزنجفيل بنمنين ما بهر بطري بسارديش بيخوي هر طبيعتي عن قرمة مدرسة سي مدرسة إسلامية كغمري خاص صلى الله عليه وسلم لجياني رجاني خويا بەشێوازێک هەڵس و کەوتی کردو و کاری کردووە لە ناو ژیانی ڕۆژانی خۆی و خانەوادە و هاوڵانیا ئەمەی ڕەچاو کردووە. بۆ نمونە حەدیثێکەیە کە ترمذی گێڕێتەوە فەرمێ لە عایشە ڕەضا ڕەحمەتی خوا لێ بێ كان يأكل البطيخ بالرطب ويقول نكسر حر هذا ببرد هذا وبرد هذا بحر هذا. پێغەمبەری خوا صلی لە هاوینانە بەتایبەتی شووتی ئەهێنا لەگەڵ خورمایە خوارد ئەی فەرموو ئێمە دین ئەم مەدرسەیەکە بخۆیت ئەیت ئێمە دین گەرمی ئەم خورمایە بە ساردی ئەم شووتی ئەشکێنین و ساردی خورماکە بە گەرمی ساردی شووتەکە بە گەرمی خورماکە هاوسەنگەکەینەوە. لە جانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە ڕەنگی داوەتەوە لە بەتابەتی لە خۆراکە ئەجینە لەشتی ترا زۆرە نەهی کراوە لەوەی کە لە نێوڕانی گەرما تۆ ڕاستەخۆ کە پێوتی هاوبەختە لە هاجیرە ناکرێت تۆ لە 12 دقیقە ڕێکە بانگ یاکسەر نوێشکیت
نەهی کراولەوەی کە لە کاتی نیوەڕۆی گەرمای هاوینە ڕاستە خۆنشکێ بێ چەند خولەکێک 15 خولەکێک تۆ نوێژەکە دواخیت یانە فەرمێ بۆنە ئەم هەڵاوە ئەم شاڵاوی با بڵین گەرمایە لە إنها من فيح جهنم فأبردوها بالماء أي فرمو أم گەرمای نیوەڕۆی ئەمە لە ناواخنی دۆزەخەوە دێت بۆمان بە ئاو ساردیکەنەوە کاتێ بێجگە لە خۆراک لە ڕێگە چاری تریش هەیە بۆ دابەزاندن و هاوسەنگکردنی گەرمای هاوین وەکوتمان هەم لە مەدرسەی چینیەکان هەم لە مەدرسەی یۆنانەکان هەم لە مەدرسەی ئیسلامیش کە پێوترێت طبی نەبەوی زۆر باشە کاک جەلال هەر ئەوەی کە بەیانی هەڵەسی لەخەو هەر لە بەیانیەوە چی بخۆین باشە بۆ نمونە تاوەکوی تەرجەمەکانی دیکە ئێمە کە بڵین تەورەکمان لەسەر وەرزی هاوین و گەرمایە باشترین ڕێگە سەلامەترین ڕێگە بۆ مرۆڤ کە تا ئێستا زۆر بەکەمی با بڵین دەستی مرۆڤ پێی گەشتووە کە ئەو کەرتەوە ئەو بوارە خراپکە ئاوە وەکو بوارەکانی ترنی دەست بۆ خۆراکە کە بێ ئەمڕۆ بەداخەوە گومانێکی لەسەرە باسی هەرچیەکەکەی باسی یان با بڵین دەستی مرۆڤ یان بۆ کۆمپانیا گەورەکانی وەرحاصل یان هەڵگرتن و گواستنەوەیکی هەڵەیە بەڵام ئاوەکە سەلامەترینە کە تۆ مرۆڤ بەیانیان لە خەوەڵەسی لە ڕۆژانی گەرم و هاوینە باشتریش تەوەیە کە تەمانێمەوەکو مسلمان دەستێنێژە کە شوێنەوە هیچ فێن کە بینەوە بەڵام ئاو چەند کوپێک یاخۆ چەند پەرداخێک ئاو بخۆینەوە کە تا 5 بۆ 6 کوپیش ڕێگە پێدراوە تا لترێکیش تقریبن تۆ توانی بەیانیان بە گەدەی بەتاڵ گەدەی خاڵی تۆ لە کوپێکەوە تا 5 کوپیش ئەتوانی بخۆیتەوە دەکرێت کە نابێت زۆر سارد بێ بەڵێ ساردەکەی لەبەر ئەوەیە کە تۆ پلەی گەرمی لەشی تۆ لە پلەیەکە ناکرێت زۆر ئاوێ بخۆیتەوە زۆر سارد بێ و ئەو ئەنزیم و هۆرمۆنانی کە لە لەشی توایە بەتایبەتی لە ناو گەدەوڕی خۆڵەتە نابێ تووشی شۆک بن بۆ ئاوە ساردە باشتر وایە پلەکی نزیک بێت واتە ئاوێتی شلەتێن بێت ئەم ئاوە شلێتێنەوە لە تۆ کات وەسەڵێک یاخود ناوەندێکی هەرسکردنی باش سوتاندنی چۆری باش ئەو ڕۆژە ناو لەشی توایە ئامادەیە لەو ڕۆژەیە کە ئاوی زۆرت خوارد لە دوای ئاو خواردنە زۆرەکە هەر خواردنێ بخۆیت زۆر بە ئاسانی هەرسە بێ زۆر خانەکانت ئەو ڕۆژە تێرئاوە بن ئەو ڕۆژە تۆ تەندروستێکی باش دەبێت واتە یەکەم هەنگاو ئەوەی مرۆڤ پەنابرێتە بەر خواردنەوەی چەند کوپێک ئاو لە بەیانیانە بێگومان بە درێژایی ڕۆژەکەش بەڵام بە تایبەتی لە بەیانیان لەوەی کوردەواری خۆمانەڵێ لە ناشتاین لە ناشتا هێشتا نانت نەخوارد بێ و چەند کوپێک ئاو بخۆیتەوە زۆر باش زۆر باشە هاوکاریشم کاک دانیار و پرسیاری کرد کاک جەلال یعنی ئێمە وا ئەزانین کاتێک گەرمامانە وازین ئەگەر ئاوێکی سەهۆڵا و بەفورا و بخۆینەوە ئەوە ئێمە فێنکمانە بێتەوە بەڵام معلومی جەناب و بینەرانیشە ینی پلی گەرمی لەشی ئێمە نزیکەیە با بڵێن تقریبا لە 37 پلەیە جێگیرە ئەم ئاوە ئەگەر لەمە سارتر بێ وەک جەنابەت باس کرد جگەل لەوەی بۆ گەدە و وەڕی ئەوانە ئایا هەر بە فعلی ئاوی سارد لاشەمان فێنکە کاتەوە یان نەخێر ینی جۆرێک لە وەکو بڵی دژیەکی لە ناولاشە ئێمە دروستەکە بێ ئاوێ بە نزیک بێ لەو پلی گەرمای خۆمان مۆسا دانا ئەو ئاوەی کە تۆی خۆیتەوە زۆر ساردا بڕاب کە چەند چرکەیەک زیاتر بەو ساردێ نامێنێتەوە تەنهاوەی کە لە گەروتە چێتە خوارەوە احتیفاز بە ساردێکی خۆیان کات چکە خۆی گەرە مرۆڤی وا دروست کردووە بەردەوام لەشی ئێمە لە خۆ ئەپدەیتکردنەوە خۆ ڕفرێشکردنەوەیە لەشی تۆ ئەگەر بۆ نمونە تووشی تایەک ببێ تووشی پەتایەک نەخۆشیەک حرارەتێک گلتیابێک ببێ ڕاستەخۆ تۆ لەشی تۆوا دروست کراوە لە ڕێی لەرزەوە تایەکە دابەزێ لە ڕێی لەرزێکی زۆرەوە بە هەمان شێوەش کاتێک کە تۆ ئاوێکی زۆر سارد دەخۆیتەوە لەش ینی ئەمە لە ناو مۆخە وەکو زانستی بیۆلۆژیکە خوێندومان لە ناو مۆخی مرۆڤ ناو مێشکی مرۆڤە شوێنێکوانەیە سنتەرێکە بۆ کۆنتڕۆلکردنی گەرمی و ساردی خۆی پێتر مرکز تەنظیم الحرارة ئەم مرکزە ئەم سنتەرە ڕاستە و خۆی عازێکە نێرێ بۆ لەش کە ئاوێکی سارد بڕێەوەی خێرا و ئاوم بۆ شلێتیانکەن ڕاستە خۆ لە ماوەی چەند چرکەیەک ئەو ئاوەی کە توی خۆی هەر ئەوە تا ئەو پڕی تا گەدەت یان تا دوانزەکر ئەگین یەکسەر ئەو ئاوە شلەتێ نەبێتەوە بێتەوە ئەچێتەوە بە خانەکان تەقبولی ناکەن خانەکانی لەش وەری ناگرن ئاوەکە هیچ کارێکی خۆی ناکە تەنها فێنکردنەوەیکی زۆر کاتیە تۆ بۆ چەند چرکەیەکی کەمە ئاوە ساردە لەوانەیە تووشی هەوکردنی ئاڵۆکان بیت تووشی کۆمەڵک با بڵین هەوکردنی تر ببی لە قوڕکتا لە سووریان چکتا لە شوێنی ترتا بۆ چەند چرکەیەکی کەم تۆ زیانێکی زۆر لە خۆتە دەی کە لەش دوایی هەر ڕفزێکاتە زۆر باشە ئەمە ئاو با بینە سەر یەکەم ژەمی بەیانیان هەرچەنە بە ناشکوری نەبێ سەر لە زۆرێک لە
خانەوادە و خێزان و ماڵەکانە ئەبینین ینی کراوە بە دووژەم ژەمی بەیانی نیۆڕۆ دەموسکراوە لە دەوروبەری سەعات 11:30 ئەخورێ بەڵام ئەگەر باباز لەوە بکەین ژەمی بەیانیان بخۆین چی بخۆین چی لەسەر سفرەکەمان بێ بۆ ئەم وەرزە کە وەرزی گەرمایە خواردنێکی تەندروستە بۆ لەشمان و لەشمان فێنگەکاتەوە بە درێژایی ڕۆژەکە تقریبا ئەتوانم بڵم لەشمان بە فێنکی ڕاگرێ ئەگەر خواردنێکی هاوسەنگ بێ لە ڕووی پێکاتەوە وەلامان کاتیشا لە ڕووی گەرمی و فێنکی لەشەوە پارێزراو بێت بێگومان پێش هەموو شتێک هەندێک خواردنی بێت و لە بەرنامەی بەیانانی هاوینان دەریکەیت وەکو ڕاشی و دۆشا و بۆ نوۆی کە پێوتێت تاعین یان بۆ منە شۆرباکان ئەمانە بە کەڵکی هاوین نایەن یان تەنانەت هێلکەی کوڵاویش لەبەرەوەی کە تۆ ئەمە ئەو ڕۆژە حرارەت و گەرمیەکە دا بە لەشت و جێگرەوەکەیمان هەیە لە با بڵین لە ڕۆکیەکانە بە تەندروستتر بە سەلامەتریش چی بخۆین بۆ نمونە ماست و هاوشێوەکانی و مشتەقاتی شیر بۆ منە تۆ لە ماست و پەنیر و کەرێ و ئەمانە هەمویان ئەمانە مزاجیان ساردا و هەمویان سەرچاوەیەکی باشی پرۆتینن و سەرچاوەیەکی باشی تا ڕادەیەک چوریشن ئەگەر چورێکی چی زیان بەخشە بەڵام چوریەکی باشت بۆ دابینەکە بۆ ئۆڕۆژەکە پێی بجۆڵیت لە ڕووی میوەکان و سەوزەکانیشەوە دەکرێت ئێمە ڕاستە نەبووە بەنەریت بەڵام بیکەین بەنەریت ئێمە تاکەی هەر چاوەڕێکین چواردەورمان وڵاتانی شام وڵاتی لەوانێ ئێران ئەوە هیچ لە هەندێک بابڕین ئەوروپا ئەمانەش بەڵام بیکەین بەنەریت کە هەوڵدات خانمی بەڕێز یان شەوەکەی بەیان بەیانەکەی قاپێ زەڵاتە ئامادەکەەوە بۆ سەر خوانی بەیانیان کە بەڕاستی لەناو ئێمە ئەمە نەبوو بەنەریت یعنی ئەگەر بۆ نە تۆ قاپی زەڵاتەی تێکەڵ لە سێو لە تەماتە لە خیار لە کەلەرم و لە کاهوو لە ئەمانە ئامادە بێت چەند کەوتشێک لەو زەڵاتەیە تۆ بیخۆیت بە تایبەتی ئەگەر کەمێک سرکەی تێ بکەیت چکە سرکەش مزاجی ساردا مرۆڤ سار دەکاتەوە لە نەخۆشیەکانی تاو حرارەتی شا سرکە ڕۆڵێکی زۆر باشی هەیە ئەگەر بکرێت ئەم قاپە زەڵاتەیە یەک دوو کەوچکی چێشت سرکەی خۆماڵی سروشتی تێ دڵی خاڵی خراپ نییە کان نەخێر زەڵاتە سرکەکە با سرکە بەتەنیا ناکرێت بە گەدەی خاڵی بخورێ بەڵام لەگەڵ زەڵاتەیە بێ زۆر باشە تۆ ئیتر بکەین بەخوو ئێمە بەیانیانی هاوین ئەم بابڵین ماست و پەنیروشتە هەبێت لایەکشەوە لەگەڵ پارچێنانە لەگەڵ قاپێ زەڵاتەیە یان چەندەن کێک زەیتونیش هەر سەلامەتە یەکێک لە گرنگترین خواردنەکانی سەر سفرەی بەیانیان چایە بەڵێ چا مادەی کافانی تایە ئەو خۆراکانی مادەی کافانی تیا بێ زووتر ئاو لە لەش فڕێنە دەرەوە ینی با بڵێن ئامۆژگاری جەنابێت ئەوەیە چا بخۆین یان نەخۆین یان ئەگەر چامان خوارد چه جۆری چایەکان ینی مەرجار ئەم چایی کە پێ چای ڕۆژلای خۆمانیان چای بابەتەکانی تر بخۆین خۆی بابەتی چاو قاوە ئەوە بابەتێکی سەر بەخۆیە هیچێکن لەو با بڵێن گروپەی کە کافاینیان تیا یان چەند مادەیەکی کەشیان تیا تانینیان تیا کە مادەیەکی قابڵن ڕێخۆڵەکان ئەگرن و ئەیگوشتن و مرۆڤ بەردەوام چاپ بخواتەوە چای ڕەش بخواتەوە ڕەنگی بەرەو تاریک و ڕەش ئەڕوا و هەست بە قەبزی ئەکا و ئەم مادانە بڵین ئاو هەڵەمژن و ئاو لە لەشە نایڵن و دەرێکەنە دەرەوە واتە ئەو ئاوی لەش فرێدەنە دەرەوە بۆ هاوین چ بەیانەکەی بێت چ بە درێژای ڕۆژەکە بێ باش نییە مرۆڤ چا زۆر بخواتەوە بە تایبەتی چای ڕەش ئەگەر تۆ هەر چای خۆری بۆ منە چایەکی کەم ڕەنگ بوون چایکی ڕوون بخۆ بەیانەکەی و کاتەکانی کەش بە هەمان شێوە بەڵام جێگرەوەی چای ترمان هەیە بۆ منە چای سەوز کە لا ئێمە نەبوو بەنەریت بەداخەوە هەر هەمان چایە هەر ناوی زانستێکی کامیلیا ساینەنسسا چای سەوز و چای ڕەش ئەمیان تەخمیر کراوە ئەمیان بە فرێشی ماوەتەوە چای سەوزەکە خۆی لە ئەسڵا چای سەوزە ینی چای سەوز چایە بەبێ دەستکاری کرد ئەم چایەتر کۆمەڵە کردداری ترشاندن و تەخمیری بەسەرا تێپەڕێ بۆ بەم چایە ڕەشە و ئەم چایە سەوزە ئەگەر بکرێت بە نری دۆک و زەڵاتەکە تۆ چای سەوز بخۆیتەوە هەمان سوودت پێگا بگرە سوودی زیاتریشە کۆمەڵە ڤیتامین سی و کۆمەڵێت پێکاتی چالاکەیە لە چایە سەوزەکەیە هەیە بەڵام لە چای ڕەشەکەیە نابێنێ تەنها کافین و کۆمەڵک مادەی تانی نمێنێکە زیانەکەی زیاترە لە سوودەکەی
لە چای ڕەشە. زۆر باش ئەمە ئەوشمان تێپەڕان بابینە سەر نێوانی بەیانی تانیۆڕۆ کوردنی خۆمانەها کاتی ئیشیان کردو لەسەر خەلەو خەمان بوون لە زەرعات بوون شتێکیانەوە ینی شتێکی پێوتن چێشتەنگا بەڵام با ئێمە باسیەوە بکەین ئێمە ئەچینە لینە ئێرە بۆ دەوام ئەچیتە فەرمانگەیەک ئەچیتە کار و کەسابە دەچیتە دووکان شۆفێری تەکسێکی لە بەیانی تانیۆڕۆ ئێمە چی بخۆین کاک جەلال زۆر جارها ئەو کاتانە بەیان دوانیۆڕۆم بێت کە گەرمایەکی زۆرە بێ کاک دانیار ئەڵە با بچین دۆدرمەیە بخۆین ساردەمەنیەک بخۆین ئاوێکی زۆر سارد خۆین ئایا یواژەڵە چی بەعکسەوە ئەڵە فەرموچایە بخۆ کاکە گەرمامە ئەڵە تۆ بیخۆ فێن کە بیتەوە بەڕاست ئێمە لە بینی بەیانی تانیۆڕۆ چی بخۆین باشە بۆی ئێمە مەبەست ئێوەمانە جەستەمان بە فێنکی بێڵینەوە یەک دوو ئایا بەڕاستی کە کاتێ زۆر گەرمە ئێمە پەنابەرین بۆ ساردەمەنیەکان ئەمە بە فعلی لەشمان پلەی لەش گەرمی لەشمان دابەزێنە یان بەعکسەوە بەتایبەتی زۆرە لەوانەیە کە ئیشەکەن یان لە دەرەوەن ئەوانەی کە لە دەوامێکان لە ئیشکردنیەکان ئەگەر بکرێت بگونجێت لە نێوان بەیانی تانیۆڕۆ قاژێک شووتی یان قاژێک کاڵک یان میوەیەکی فێنەکەرەوەکو کێوی یان مزرەمەنیەکان بخۆن زۆر باشە ئەو کانزا و ڤیتامین و وزەی کە پێویستە لە شەکریش تەنانەت ئەداتێ و لەشیشت فێن کە کاتەوە بەبێەوەی کە هیچ زیانێکشی هەبێت بەڵام ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا ئەچێ دۆدرمەیەک ئاسکرێمێکە خۆبوونم ئەمە ڕاستە فێنێک تەکاتەوە بەس وەکو ئاوە ساردەکەی بە شێوەیەکی کاتی بەڵام لەو لاوە ئەمەندەی شەکرتایە ئەمەندەی کاربۆهیدراتایە ئەم کاربۆهیدراتەش کاتی ئەوێت تا ئەسووتێ لە کاتی سووتانی کاربۆهیدراتەکانە لە نێوان هەرسکردن و هەڵمژینی ڕێخۆڵەکان و ناردنی بۆ جگەر و لێش و ناردنی بۆ خانەکانیش ئەی سووتێنن ئەمە گەرمیەک و باڵین وزەیەکی زۆر ئەبەخشێ بەلەش بۆ چکەم شەکرە کاتی وێت تا ئەسووتێ لەش پێویستە تۆ شەکرێکت بۆ ناردوو ئەڵێ ئەویشە بێت تەواوی کات بۆ لە بەرەوتر لە خەیاڵدانی تۆیان نیۆڕۆ هەیە کەس دیسان ژەمێکی سەرەکیە ئەمە ژەمێکی لاوەکیە کەواتە باش نییە مرۆڤ لەو کاتانەیە پەنابەرێ بۆ ئایسکرێمێک یان بۆ دۆدرمەیەک یان بۆڵێن بۆ منە ئەزبەری دیەک یان شتێکی وە ڕاستە وەکو شتێکی کەم بێت قەیناکە یان ئەگەر دڵنیا بیت کە ئاڵە شیرەکەی و شتێکی سروشتی بێ قەینا یان کەمی لێ بخۆیت بەڵام زۆر خواردنی و بەردەوام خواردنی لە ڕۆژانەیە لە لایچ کە و دەراویشتێکی کە لێ دەرەخاویشت تووشی قەڵەوی ورکتەکە بۆی باشتر وایە ئەویش ئەگەر هەر حەزیش لە چابوو چایەکی سەوز خۆ لەو کاتەیە ئەگەر نا باشترین بژارداوەیە کە تۆ میوەیەک قاژە میوە یان لە دەوامیش هەیە وای لێکە ئێستا خۆ هەموو فەرمانکان ئێستا بای خۆی شوێنی ساردکردەوە و بابلین ساردکردەوە ئەوانی تایە قاژە میوە بێت شتێکی خۆزەیە کاک دانیێرۆکو دکتۆرشی لێ هاتووە ئەڵەن نەخۆشەکە چێتە لای پزیشکێک پزیشک پێڵێ شووتی بخۆ لە ١٩٠ ئاوە ئەم پرسیارم بەمەبەست دەیکەم ئەوی ژەڵەجا دکتۆر بۆ ئاو نەخۆم لە ١٠ ئاوە ینی قسەکە لەوەیە بەڕاست جەنابەت ئاماژەت بە میوە مزرەمەنەکان کە ڤیتامین سی تایە ئەوەش بۆ ڕاگرتنی پلەی گەرمی زۆر بەسوودا بەس قسەکە لەوەیە ئێمە کە ئەڵین با میوەیەک بخۆین شووتی بخۆین خەیار بخۆین ترۆزی بخۆین ئەو بابەتانەی کە ئاوە بەخشێ بە جسممان فێنەکەرەوەی لە فەرقی چێ لەگەڵەوە ئێمە ئەوە نەخۆین ئاو بخۆین قسەکە لەوەیە ئەمان ڕیشاڵانتیە درەنگتر وردە لەسەر خۆ ئەم ئاوە ئەبەخشێ بە جسمۆنیە جگە لە ڕیشاڵ ئێمە 5 پێکاتی سەرەکی خۆراکمان هەیە پرۆتین چەوری کاربۆهیدرات ڤیتامین کانزاکان لەگەڵ ئاویشە ئاویش دەبان پێکاتێکی سەرەکی کاتە 6 پێکاتە کاتێک کە تۆ میوەیەکە خۆیان پارچێ لە میوە ئەخۆیت ڕیشاڵی تایە کانزا ڤیتامینەکانیش تیا ئەمە سێدانە مەگەر چەوریەکانی تیانە بێ ئەجینە کاربۆهیدراتیشی تایە پرۆتینی تیان نییە میوەکان پرۆتینیان کەمە واتە تۆ لە میوەکانە ئاوە خۆیتەوە کانزا و ڤیتامینە خۆیتەوە لەگەڵ کاربۆهیدراتێکی کە بە ئاسانی هەرسەکرێ بەڵام چەوری و پرۆتینەکانە دەست ناکەوێت لە میوەکانە بە شێوەیەکی گشتی باسەکەن کەواتە ئەو پارچە میوەیە بۆ یەک نمونەیەکیان بینن تۆ تەنها ڤیتامین سی وەرگرە ڤیتامین سی ئەنتیۆکسیدانتە واتە دژە پیربوون و دژە چرچۆلۆچی و دژە شێرپەنجە و دژی ڕێگی ئازادەکانە یا هاوکاریە کات بۆ هەڵمژینی خۆراک سە بۆ منە تۆ زۆربەی پزیشکە بەڕێزەکان کاتێک کە هەستەکە کەسێک بۆ منە بڵێن تەمەنێکی هەیە یان نەخۆشیێکی تری هەیە لەگەڵ عیلاجەکان یا ڤیتامین سیەکی بۆ نووسێ ڤیتامین سیەکە یارمەتی مژینی دەرمانەکانی ئەدا بۆ ناو ڕێخۆڵی و بۆ ناو جگەری کەواتە تۆ کاتێککە ڤیتامین سی خۆی میوەیەکە خۆی هاوکارێکت خواردو بۆی کە زوو خواردەکەت هەرس بێت لەوەش بە لە بەڵایەکی تر دوور دەکەویتەوە کە قەڵەوی و یان قەبزی و کۆڵۆن و غازاتە کەواتە ئێمە گەر بیکەین بەخۆ
میوە سەوزە زەڵاتە سرکە ماست ئەمانە بکەن بە خوێ کە لە زستانانە لە ببورە لە هاوینانە بەردەوام زیادیکەی چەندین سوودمان پێگا کە ئێمە لە خیاڵوانە هەر لێ سوودانەمان لەگەڵ میوە و شکراوەکانی لە هاوینیان میوەی فرێش بخۆین میوەی فرێش میوە شکراوەکان بۆ زستانە میوە شکراوەکان شۆرباکان لەگەڵ هەندێک لە ڕۆکە گەرمەکان ئەوە لە تەوەریکی ترا بێ باسکرێکە زەنجەفیلە دارچینیە بۆ منە کۆمەڵە ڕۆکمان هەیە میزاجی گەرمە پێویستە تۆ لە زستانە ئەوانە بخۆیت بۆی کە ئۆتۆماتیکی تۆ لە شت هاوسەنگ بێت جەلال وەک هاوکاریش پێشتر ئاماژەی پێکرد خەریکە بێتەوە بە دوو ژەم ینی ئەمە چ زیانێکی ئەبێت یەکسەر بینە سەر ژەمی نیوەڕوان پێشە بینە سەر بابەتی خواردنی نیوەڕوان چ زیانێک بۆ تەندروستیمانەگەێنێت کە نزیک بە 11 لە خەو هەڵەستین یەکسەر دەست بە خواردنی برنج و شلە و ئەو بابەتانە ئەەکەین ئەو هەڵەیەکی کوشندێ بەداخەوە ئێمە وەکو زانستی بایۆلۆجی تا ڕادەیەکیش کە شارەزاییمان لە بواری جیا دەرمانی خۆراکیەکەی هەیە ژەمەکانی مرۆڤ بەو ژەمە مادانە نییە کە ئەیخوات بەو بڕۆ بەو جۆری خواردنی کە ئەیخوات واتە تۆ ئەگەر بەیانی وەکو باو باپیرانمان هەستیت یان حتاوی کە لە سنەشە هاتووە کە تۆڵە سینێژی بەیانەکەی شتێکە خۆیت ئایا کە خۆیتەوە شتێکە خۆیت ڕاستە بڵین ژەمەکان بەپی شارستانەتەکانە گۆڕێ لەوانەیە حتا لە ئیسلامیشە خۆ سێژەمەکە نییە تو ئیلا سێژەم بخۆیت بەڵام بەگشتی ئەوەی کە سێژەمی مام ناوەند دەخوات لە بینەکانی شا پارچە شتێکە خوات میوەیەکە خوا شتێکە خوا چەرەسێکە خوا ئەمە باشتر لەوەی کە باڵین تۆ لە شەوی چ نەخواردەوە تا 11 بەیانی ئەمە هەڵەیە هەڵەکە لە چی هەڵەکە لەوەیە تۆ دوایی دێ قەرەبووی ئەم خەوتنە زۆرە و ئەم نەخواردنە زۆرە دەکەیت تۆ بەشتی تر سێرەکەی ئەچێت لەوانەیە کۆمەڵێکێک و پسکیت کۆمەڵێک شیر نەمەنی کۆمەڵەشتی تر ئەخوا ئەوە زۆر مەترسیدار لەسەر داهاتووی ئەو مرۆڤە جگە لە ڕووی بابرین بەرگری لەشی کە لاوازە بێ ئەمجا تووشی کێشەکانی قەڵەوی و ورگ و غازات و کۆڵۆن و کۆمەڵەشتی تر بێت بەمروری زەمان طبعاً لە هەموو مهمترەوەیە کە تەوری بەرنامەکەی ئێمە تەنانەت ئەو ڕۆژێکی گەرم بەڕێیەکەوانە لە ڕووی جسمی خۆی ڕۆژە تۆ ناچاری لە چەند کاتژمێرێکی کەما کۆمەڵی وزەی زۆر بکەیتە لەشی خۆتەوە هەست بە سترێسەکەی هەست بە فشارێکی دەرونی زۆرەکە لەسەر خۆت لە کاتێک ئەوی کە نانی بەیانەکەی خواردووە بە ماست و بە زەڵاتەکە بە خیار و ماستێک بۆ نمونە خیار و ماست بینەوە ئەمە سێرێکی دەرونێکی ئارامی هەیە لەشێکی فێنێکی هەیە و نیوەڕۆژ خواردنێکی ترەخوات ئێوارەش خواردنێکی ترەخوات ئەمانە ئەگەر لە نێوان ژەمەکانی شتێکی سوکەڵە بخۆن پارچە میوەیەک یان شتێکی تر بخۆن ئەمە هەست بە هیچ کێشەیەکی تەندروستی ناکە لە داهاتووە ئەگەر چی ئێستاش هەر تەندروستی پارێزراوە بەس ئەوەی تر کە سەرەکەی شەو درەنگە خێ بەداخەوانی کە یان 11 سنەوانن کە 1 و 2 شەوە خەون یان درەنگترە خەون ئەو بۆ خۆی لەوە تۆ کێشەیەکە تێ هۆرمۆنێکی عازمە تۆدا لە 9 شەو ئاڵێ بخەوە ئێستا کاتەوەی تۆ مێشکت خەوت بێ ئەگەر 11 خەوی تر قەی ناکە بەڵام کە لە 12 تێپەڕی بوو بە دوای 12 ئیتر تۆ لەو کاتەیە بەڕاستی کارە ساتێکە بابەتی ڕێخستنەوەی خەوکە ئەمڕۆ حتا لە سوشال میدیاشا زۆرشتی لەسەر باسەکرێت تێکچوونی خەوی مرۆڤەکان بە تایبەتی هەرزەکار و گەنجەکان جگەلەوەی لە بابڵێن چی خەریکی یاڵە چی کەتنێکی تر لە پاڵ تۆڕە وڵاتەکانە بەڵام بۆ خودی خۆیان بۆ تەندروستی خۆیان ئەم جیلە تەمەنی زۆر کورتە بێت بەداخەوە ئەم جیلە تووشی کەمی بەرگری لەشە بن تووشی چەندین نەخۆشی کوشندا بن کە لە باو باپیرانمان لە هەفتاوەشتەکانی تەمەنیانە تووشی ببێتن ئەمان لە 45ەکانی تەمەنیانە تووشە بێت زۆر جار وانی وا ڕات یاوا باسکراوە کە بەیانیان شیرینی کێشەی نییە مەسەلەن مرەبا کێشەی نییە شەکرێکی زۆر لە ناو چایە کێشەی نییە ئەزانین کە شیرینی خراپەز وە باسییان کردو کە بەیانیان ناوانیە ئەمە تا چەند زیانیە بێت من ئەوە بیستو ماڵێ ئەڵێ وڵا من شەکر ناخۆم بە چاوە بەس وڵا بەیانیانەی خۆم یعنی بەیانانی بۆ خۆی ڕێگەت بە خۆی داوە کە شەکری سپی لە بەیانانی شەو لەگەڵ هێلکۆڕۆنێکی چەورایی خوا بەڵێ ئەمە هەڵەیە ئەگەر تۆ بۆ بتێ بە شەکر یان بە شیرینی وزەی ڕۆژە دەستکەوێت ئێمە وتمان وزەی مرۆڤ لە 4-5 سەرچاوە دەسەکەوێت تۆ بیا و سەرچاوانە هەمە ڕەنگ و هاوسەنگ کەیت ئەگەر تۆ کەسێکی لەو کەسانی حەزەکەی بەیانیەکەت پڕوزە بێ وەرە لەم پێکاتی کە باسمان کرد خواردنێک بە خۆت دروستکە لەو خواردنە بخۆ تا ڕادێک لەوانێ مرۆڤ چکە سەرچاوەکەی میوەیە ئەگەر بە مەمەرجێک شەکری زۆر تێ نەکرابێت هەیە لە ماڵی خۆی ئەسە خۆی مرەبا دروستەکە بۆ من مرەبای بەهێ وەرە مرەبای بەهێ بخۆ بەیانیان کە بەهێ خۆی میزاجی ساردە بۆ قوڕک زۆر باشە
بۆ کۆمەڵە نەخۆشی تر باشە بەهێ وەرە هەرمێ وەرە مرۆڤایەک بخۆ کە ڕۆکەکەی لە ئەسڵا مزاجێکی ساردی هەبێ شکری زۆر تێ نەکرابێ لە کاتی دروستکردن بەڵێ لەو حاڵەتە کێشە نیە تۆ بە مرۆڤا بتوێ وزەی ڕۆژە دەستکرێت بەس بەرابری تۆ بۆ شەکر بۆ چای شیرین بۆ کۆمەڵێک شتی تر کە ئەو ڕۆژە وزەیەکی زۆر دەداتێ و سەر لێ شوێنی هەرس و حرارەت و گرمی وا دەیەکا کە زۆربەی خەڵک لە فەرمانەکانی شاسێرێکی ناوێری قسەی گەڵا بکەی پرسیارێکی لێ بکەی ڕۆژ جواب دەداتەوە بەشێک لە هۆکارەکەی نالم هەمووی بەشێک لە هۆکارەکەی ئەو خواردنێک کە ئەیخوا و مرۆڤەکە تووڕە ئەکات و وای لێکا بەگەشت خەڵکات هەر هیچ ناخوا تا ئێتە سەر ئەوە زۆر نزیکی 2 نیوەڕۆژی ئەوە زۆر مەترسیدارە بێت تۆ گەدەی تۆ کە هیچت نەخوارد چۆن کە زۆرە خۆی ئەنتەلاکەیت و با بڵێن تووشی غازات و هەوساویە کە بێسکت ئەگەر هیچیش نەخۆیت ئەم ئەنزیمە ئەم ترشەی ئەچیەڵی کە ئەرژێتە ناو دیواری گەدەمانەوە بە مروری زەمان بە بەردەوامی ئەمە ڕۆژانە بە پوینت ئەڕاتە ناو گەدەتەوە تووشی دوانزەگرێ دووشی قورحی مەعیدە و دوانزەگرێ بی دوای تۆ کەسە نابێ هیچیش نەخۆی چەند سەعاتێکی زۆر تۆ گەدەت خاڵی بێت تۆ ئەمە هەر پرسیار بوو کە لێر بەڕاست بەیانیان حەز لە هێلکەوڕۆنی چەور و چای وەڵای من گوێزوەنگین زۆرە خۆم هەورامی هاوێ با لە بەیانی و چێشتەنگاوەوە دەرچین بچین سەر ژەمەکانەگە کاتما بێ نیوەڕۆی ئێوارە ئەو خواردانە چین کە لەم وەرزەیە بۆ گەرمای لەشی ئێمە بە سوودەدایە بەزێنێ بیخۆین چی نەخۆین بە سەریعیەکە باسی دووژەمەکە بکەین دووژەمەکە وەکو وتم ئێمە سێرەکی هەر گەلێک نەتەوەیە گیان وڵاتێک سێرەکی خۆیان بە شتێکەوە گرتووە ئێمە بەداخەوە زۆر جارە برادێک بووی کرد بە سەعودەوی لە ماڵی ئێمە یان برنج و شلێ یان شلێ و برنجە هەر یەک شتەکات ڕۆژە برنج و شلێ ئێمە خەڵکی ئێمە بەداخەوە کە خۆی بەم شێوازە خواردنەوە گرتووە برنج و شلێ و بابن گۆشتێکی لەگەڵا بێت بڵێ ڕۆژە برنج ئەمە ناڵێم هەڵەیە بەڵام بەردەوام خواردن و دووبارەکردنەوەی برنج بە بەردەوامی ڕاستە شلەکە سوودی زۆرە شلەکە تۆ بابن قەیسیەکەی بامەیەکەی فاسۆلیاکەی چیەکە ئەمە کێشەمان لەسەر شلەکە نییە هەر شلەیەکە خۆی هەر بڕێکە خۆی کێشەی نییە لەبەرەوەی ڕێژەیەکی باش ئاویتایە و ئەو سەوزەی کە کراوە بە ناو شلەکە ئەو میوەیە ئەوە زۆر باشە بەڵام زۆر خواردنی برنج بەردەوام دووبارەکردنەوەی برنج و لەگەڵیشیا گۆشت کە گۆشتەکەش هاڵەیە هەمەیەکی لەسەر دیسان تابەتی مریشکەکە ئەگەر بەستوو بێ و هاور دەکرابێ هەر زۆر خەتراوی خۆشمان بێ نابێت زۆری لێ بخۆی خەڵکیشی کەمیشەیە کە بتوانە مریشکی کوردی بخوا هەفتەی جارێکیان دووجار کەواتە بێت ژەمی نیوەڕۆکە یان ژەمی ئێوارەکەشمان من ناڵم بەیخۆ بەڵام کەم بخۆ ینی بۆ من ئێستا من باباسی خۆم کە من لەوانە هیچ نەخۆشیەکم نەبێ نەدرێژ خەیان نەکورد خەیان بەڵام ناکرێ من دانیشم قاپێکی پڕ برنج بخۆم لە کاتێکە من خەڵکە بینم چەند نەخۆشیێکی هەیە لە من برنج زیاترە خوا حەو کەوچک نۆ کەوچک یانزە کەوچک برنج خۆ بەسە ئەو پەڕێەوە مەگزی مامەکەیت یانی تۆ ئەوی کە ڕێت پێدراوە ناکرێت تۆ لە نۆ کەوچک برنج زیاتر بخۆیت بۆ کەسێکی ئاساییە لەم نەگەوەی کە شەکرێ هەیە ئەوی کە کێشەیەکی تری هەیە ئەو برنج ئەگەر بێت و لەگەڵ قاپێ زەڵاتەیە وەکووتمان سرکەی تیابێت یان زەیتی زەیتونی تیابێت زەڵاتەکەت و لەو لاشەوە تۆ شلەکەت تەندروستە نانەکەش ینی برنجە خوا نانیشی لەگەڵا خۆ کاکە برنج خوا نانی لەگەڵا مەخۆ یان نانەکە لەگەڵ شلەکە بکە بە تەشریک با هەردوو دووژەم نابێ برنج هەبێ نابێت تۆ نیوەڕۆی ئێوارەش برنج و شلە بخۆیت و گۆشیشی لەگەڵا لەوە کارە سات بازرەوەی لەگەڵ ساوەرە نان خۆیان بەڵێ ئەمانە هەمووی مامۆستادانە ئەمە هەمووی ئەوەیە کە تۆ ئەم شتە کێشە لە خواردنەکانی کێشە لە دووبارە بوون و خۆکە و تا کۆتایی ژیانانێمە ئەو دووبارەکەی بۆ سێری دەوروبەرمانکە ناڵم ڕۆژانە بەڵام هەفتانە مانگی جارێک ئازیزێکمان وڵات تووشی شەرپەنجەی دەدە بوو وڵات تووشی شەرپەنجەی ڕیخۆڵە بوو وڵات تووشی شەرپەنجەی مەمەک بوو تووشی شەرپەنجەی پرۆستات وڵات تووشی کۆڵۆم وڵات جەڵدەلەیدا کە پسپۆڕانی ئەو بوارەش هەمیشە بەردەوام لێرەش کە میوان بوون خواردن و خۆراک متابعی بەرنامەکەی خۆتانەکە متابعی و پسپۆڕی خۆراکانە ئەەکەم خەڵکی ئەمڕۆ کێشی لەوەیان نییە کە نازانێت چیەکە ئەزانێت و بە ئەنقەست و بە ئەمدەن بێت ئەو جۆرە خواردن شلە زۆر گرنگە لە ژەمی شلە زۆر گرنگە شلە کە بۆ نمونە ڕاستە بڵین گەرمیەکی تایە بەڵام شلە سووب زەڵاتە
میوەش تەنانە دەسانە خەڵکە زانم کردویانە بە خوو لەسەر سفرە میوە دانێن بە میوەکە خۆی تۆزێک تێرەکا و بۆی دوای کەمتر بەڕاست عفو کاک دانیال لەسەر زەڵاتاوی پێوترێ مقابلات هەر بەڕاست خۆی ناوەکی بە خۆی تێبێ پێش ناخواردن بخورێ بەڵام پێش ناخواردن بخورێ خەڵکێک یان بۆنە بەدە دقە چارەکە پێش سفرە دانان ئەسڵەن یان لەگەڵ ناخواردن یا دوای ناخواردن کامیان سوودی لێبینی پێش ناخواردن زۆر باش وانە لەبەرەوەی تۆ گەدەی تۆ ئێستا کە خواردنەکە بینێ ئۆتۆماتیکیان مشکی عازەکە بە گەداڵە خواردن بەڕێوەیە خۆی ئاماداکە بۆ ئەو خواردنە ئەو زەڵاتێکە ئەی خۆیت ئەو زەڵاتێ بۆ نەبێت کە تۆ ئیشتیها بکات و دوای بچیت قاپەکان وێرانکەیت و شەڕی تیا بکەیت بۆ ئەو بێت کە تۆ بەردڵی خۆتی پێ بگری بە زەڵاتەکە بۆی دواتر کەمتر برنج و شلە و گۆشتەکە بخۆیت یان کەبابەکە بخۆیت یان شتەکەی تر بخۆیت کاتمان زۆ کەم ماوە خولەکێک ماماوە بۆ ئێواران چی بکەین لەم وەرزی گەرما و هاوی وڵای ئێواران من باسی ژیانی خۆمەکەم ئێواران کردو دەنانی بیانیان بەڕاستی چەندین ساڵیشە ناڵم بۆ مناڵەکە پێویستی بە وزەیە بەڵام بۆ ژیانی خۆم ئێوارە بەیانیان چی خۆم لە ئێواران ئەوە خۆم زۆریش بە ئێواران نان و ماستە خۆم نان و هاشتی کەرێک نان و پەنیر یەک شتێکە خۆم کە وەکو بەیانی وەڵامێکی مستعیانزی شو دیسان برسی بێتەوە بەس بەگریب داڕۆخۆی تەواو دوای شتی تر مەگە پارچە میوەیەک بەزێ شتی ترم هەبوو گەر بیرمان نەچێت بەداخەوە لە چێشتخانەکانە ئەمە بۆ بەخوو سیرەکەی ئەوە هیچ ئەبرین خواردنەکە قورسە چاورە بە هەر شتێکە ڕاستە خۆ ئەڵێ دوای هەر کۆ تا پارور دەم تا ئەڵێ مەحەلەبیتان بۆ بێنم تاکە مەحەلەبی یەک پارچە شەکر و شیرە چۆن ئەکرێت تۆ مەحەلەبی بکەی بەسەر برنج و نانە بەسەر گۆشت و ئەمە جەریمەی بەڕاستی بە حەقی ئێمە ئەکرێت تاوانە کە تۆ دەرحەق بە خۆت یەکەی مەی خۆ یان تیبینی چ کەش ینی زۆر جارەمە نامانێت ناوی کەس بینیم بەڵام سێرەکەی هەنێ شوێن کراوەوە ئەڵێ وڵی تر تۆ ئەوەنە پارە بوو بە کیفی خۆشت بخۆ ئەمە بۆ فکرا جگە لە ڕۆژەرەیەکی کە من نازانم چۆنە تۆ کە کە شتێکە کڕی لە شەرعا بێ بە بەرامبەر بوو پارێ شتێک وەرگری هێدەن بیەدەن مەسەن تۆ ناڵێم کتێبە بای 20 پاوەنە باشە هەم پارەکە دیارە هەم سلعەکە دیارە بەس تۆ پارەکە دیارە بە سلعەکە دیار نی جار تۆ چ شوێنێکی بۆ فیکراوە ئەڵێ 20 دلار دۆ بە دڵی خۆشت خۆ خەڵکی ئەڵێ بای 200,000 شتم خواردن باشە زۆر بەترسیدارە تۆ خۆت تووشی ئەنوان نەخۆشی و جەڵدە و کۆڵ لەبەروی پارەکەت داوە بەمە زۆر مەترسیدارە کەواتە نە لە چێشتخانەکان هەوڵدەین زۆر نان بخۆین بەڕاستی من نامەوێت ماڵی کەس بشکێنین بەڵام با چێشتخانەکانی بەخوا نابچنەوە با چێشتخانەکانی ببنە نمونەی چێشتخانەکانی ئەوروپا و هەندێک شوێنی ترکە کە سیرەکەی ئایان بۆ داناوە لە هەندێک وڵاتە چی ئایا بۆ دانا ئاوەکە لیمۆ و نعنایتیایە هەر حەزەکەی بیخۆیتەوە خواردنەکەی تەندروستە کاک جەلال بای یەک پرسیارکەم گەر کاتما بێ زۆر زەڕورە ئەوەی پێوترێ ینی بەهارات و دا و دەرمانەکان کە دام و چێژێکی زۆرە بەخشن بە خواردن لەم وەرزە بینەوە سەر تەوەری بەرنامەکە دیسانەوە بەکارهێنانی ئەم دا و دەرمان و بەهارات و تەرتیباتانی کرێتە ناو خواردنەوە بۆ گەرمی لەشی ئێمە باشە دایە بەزەنیان زۆربیان مەزاجیان گەرمە زۆربیان بەداخ بیبەری ڕەش کاری و بەهاراتەکان بۆ نمونە ئاڵەتە ئەمانە سارد بێ لەوانەیە پوڵە لەوانەیە چەندانەیە نعناش خلافی لەسەر لە بینی مەزاج ناسەکانە پونگا مەسەڵەن تا ڕادێک نعنا تا ڕادەیەک بۆ نمونە ئەمانە هەندێکیان مزاجیان ساردە بەڵام ئەگەر بۆ منە 20 جۆر بەهارات پانە بێ 15 مزاجیان گەرمە لە وەرزیاییە ئەمانە کەم بکرێتەوە ئەبێ کەم بکرێتەوە بەڵام لە زستانە چەندێک بەهارات بخۆی چەندێک شۆربا و سوپ و دارچینی و زەنجەفیل بخۆی یەشتان کەمە زۆر سپاسەکەین بەڕێز جەراسەیت کەنی سپۆرت بیۆلۆژی یەخوا بەخێر بێ بەڕێزم زۆر سپاس